لە دیدارێکدا مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری کوردستان ڕێزلێنانی بەخشی ئەندامان و دۆستانی کە لە چوارچێوەی تیمە خۆبەخشەکانی بەخشیندا لە دوای ڕووداوی لافاوەکەی چەمچەماڵ و دەوروبەری بوونە فریادڕەس و هاوکار و دەستباری زیان لێکەوتوانیان کرد. لە دیدارەکەدا بەرپرسی مەڵبەند و بەرپرسی مەکتەبی ڕێکخراوە خێرخوازیەکانی کۆمەڵی دادگەری ئامادەبوون. لە ماوەی ڕابردووە لە ئەنجامی ئەو چالاکی دەستگای بەخشین بۆ خزمەتی زیان لێکەوتوانی لافاوەکەی سنووری قەزای چەمچەماڵ ئەنجامیدا بوو. کۆمەڵی لە برایانمان زۆر ماندوو بووبوون و ئەمڕۆکە لەم کوڕ و کۆبنەوەیان ڕێزلێنان و وەفامان بۆیان دەربڕی کە لە ماوەی ئەنجامدانی کارەکانمان وەکو سەربازی ون و ماندوو کاریان کردبوو. هیوامان وایە خوای پەروەردگار ئەم موسیبەت و بەڵایانەمان لێ دوور بخە و ئەم کوڕەماند و دڵسۆزانە بۆ ئەم وڵاتە زیاتر بکە. دیارە سەبارەت بۆ کارەساتی کە لە سنووری چەمچەماڵەتێکی و شۆڕشە کە لافاوەکە بوو دەنگدانێکی گەورەی لەسەر دروست بوو و دیار بوو لەو کاتێشا خەڵکێکی زۆر تووشی کارەسات بوو کە ئاوچۆ ماڵیانەوە یا ئاوچۆ دوکانەکانیان و یا سیارەکانیان ئەو بردی. سوپاس بەخوای گەورە کە لە یەکەم سات و یەکەم دەستپێکە کە دەستگا خێرخوازیەکانی کۆمەڵی دادگەری و خصوصاً بەخشین کە بەهانای ئەو خەڵکەوە چوون و بە عەمەلی لەگەڵ خەڵکا بوون و مادی لەگەڵ خەڵکا بوون و سوپاسی ئەو خێرخوازانەی شەکەین کە بەخشینیان هەڵبژات لە ڕێگەی بەخشینەوە کار و چالاکیەکانیان بە ئێمە سپارد و ئێمە توانیمان بە یەکسانی بە دادگەری دابەشکەین بەسەر خەڵکی فەقیر و هەژارە و سوپاسی ئەو کەساناکەین کە لە دەرەوەی وڵات کە هاوکاریان بۆ نووسینکانی بەخشین نات. ئەندامان و کادرانی کۆمەڵ لە سنووری قەزای چەمچەماڵ کە لە دوای لافاوەکەی نوێی کۆتا مانگی ساڵی ڕابردوو شەو ڕۆژان بۆ بەدەمەوچوونی هاوڵاتیان و زیان لێکەوتوان خستە سەریەک دەڵێن ئێمە هەموو کات لە خزمەتی میلەت و هاوڵاتیاندا دەبین. سوپاسی مەڵبەندەکەم کە دۆست و ئەندام و کەسایەتەکانی کۆکردوێتەوە ئەم ئەمەندامانەوە ئەم کەسایەتیانە هەمیشە لە خۆشی و ناخۆشیدا لە هات و نەهاتە لە بوون و نەبووندا لە خزمەتی خەڵکدا بوونە. ئێستاش وەک پاداشتێکی بچوو کە لە بیرمانە و لە خەمیان نابووینە پاداشتێکی ئەو برا ڕێزانە درایە و کە ئێمە هەر لە کاتی تەنگانەوەمان لە بیر نیە لە کاتی شوێنەیشان لە بیریانمان. ئێمە وەکو کەسایەتیەک وەکو ئەندامێک وەکو خزمەتکاری خەڵک بووینە لە هەر کاتێک کە خەڵک پێویستی پێمان بوو بێ لە هەر کات و ساتێکە ئێمە خۆمان بە خزمەتکاری ئەم میلەتە زانیوە و بە خۆمان بە خاوەنی ئەم میلەتە زانیوە و لە بەشێک بووینە لەم میلەتە گیانەکراوەیە بۆیە لەو کاتەشا کە ئازارەکە بۆ ئێمە لە ناویان نابووینەوە بە سانیر گیانمان نێشت. لە پاشەوە لافاوەی کە ڕووی لە چەمچەماڵ و قەزای چەمچەماڵ و دەوروبەری کرد بە ناحیەی شۆڕش و تەکیەوە ئێمە وەکو گەنجانی کۆمەڵی دادگەری وەکو دەستگای بەخشین کە سەر بە کۆمەڵی دادگەریە بە شێوەیەکی چالاکانە و بە خێرا دەستمان کرد بە یارمەتیدانی خەڵکی و بەهانەچوونی ئەو خەڵکە زیان لێکەوتووە و دەستگای بەخشین زۆر چالاکانە دەستی کرد بە پاناوچوونی ئەو خەڵکە و وەکو هەموو کاتێک کە لە خزمەتی خەڵکا بووینە و بەردەوامیشدا خزمەتی خەڵکا بین. لە کاتی ڕووداوی لافاو و دوای لافاوەکەش دەستگای خێرخوازی بەخشین و کادر و ئەندامانی کۆمەڵی دادگەری بەدەم هاوڵاتیانەوە بوون و لە ڕێگەی هاوکاری و دەستباری زیان لێکەوتوان و پرۆسەی پاکردنەوە بەشێک لە بارگرانی سەرشانی ڕووداوەکەیان لە قەزای چەمچەماڵ کەم کردەوە. ڕەوی محەممەد، کەناڵی پێام، چەمچەماڵ.